حمدا كثيرا طيبا مباركا فيه. اللهم يا ربنا لك الحمد حمدا يليق بجلال وجهك وعظيم سلطانك. اللهم صل وسلم وبارك على محمد كما صليت وسلمت وباركت على إبراهيم وعلى آل إبراهيم في العالمين إنك حميد مجيد. اللهم يا رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. اللهم آمين. خوش كانوا بلياني برز لا شنو كان صلاة ورحمة خواتان لبي. پاژۆی لە ئەڵقەی پێشوودا باسمان لەوە کرد کە پێغەمبەری خوا داود سەلامی خوای لەسەر بێت توانی جالوت بکوژێ و بچێتە ناو فەلەستینەوە، ناو شاری قودسەوە، و بۆ جارێکی تر جوولەکەکان توانیان یاخود بەنی ئیسرائیل توانی کەوا دەسەڵاتی فەلەستین بگرنەوە دەست و پاش ئەوەی کە لێیوە دەرنرابوون بۆ جارێکی تر توانیان بچنەوە ناو فەلەستین و وڵاتەکە بخەنۆژێ ڕکێفی خۆیان. داود سەلامی خوای لەسەر بێ کاتێک کە بەم کارە هەستا جوندیەک بوو لە جێشی تاالوتە. تاالوت پاشایەک بوو، کابرایەکی بەتوانە و بە قەڵافەت بوو، توانی پێشەنگی بەنی ئیسرائیل بکات بۆ ئەوەی سەر لە نوێ وڵاتی فەلەستین و قودس ڕزگار کاتۆ دوای ئەوەی کە باو باپیرانیان لە زمانی یوشعی کوڕی نونا لە دوای وەفاتی موسا سەلامی خوای لەسەر بێت توانی بیان بچنە ناو فەلەستینەوە. لە سەردەمی موسایان نەیانتوانی بچنە ناوە، پاژۆی کە لاساریان لە ئاستی فەرمانەکانی خوا و ئاستی پێغەمبەری خوا موسایە کرد سەلامی خوای لەسەر بێت. 40 دانە ساڵ خوا عقوبەیان لە سەحراکەیانمانەوە. پاش وەفاتی موسا سەلامی خوای لەسەر بێت کە ئەو 40 ساڵە تەواو بوو، ئەو جیلە تێپەڕی جیلەی کە هاتە پێشەوە، ئەم جارە بە قیادەی یوشعی کوڕی نون کە جێگری موسا بوو سەلامی خوای لەسەر بێت توانیان بڕۆنە ناو فەلەستینەوە و دەوڵەتێکیان تیا دامەزران و چەند سەدەیەکمانەوە لەوێ پاشان بۆ جارێکی تر بەهۆی خراپە و خراپەکاری خوارە کەوتمان زۆربەی زۆریان هەروایان لات و یەکخوای یەکتایان نەئەپەرست، بەڵکو ئەچوون بتەکانی قەومەکانی کەیان نەهێنا وەکو بەعل و وەکو عەشتار و ئەمانە ئەیان پەرستن. سەر لە نوێ خوا غەزەبی لێگرتن، تەفروت و ناکران و کرانە دەرەوە لە ناو فەلەستینە. هەتا وای لێ هاو لە سەردەمی تاالوت و داودا سەلامی خوای لەسەر بێت کە داود کوڕێکی گەنج بوو لە جێیشی تاالوتە توانیان سەر لە نوێ جاریکە فەلەستین بگرنەوە بڕۆنە ناوی. داود کە جوندیە بوو لە جێشی تاالوتە توانی قائیدی جێشی بێباوەڕەکان کوژە لە ناو فەلەستینە کە ناوی جالوت بوو و دواییش بوو بە جێگر و حاکمی ئەم مەملەکەتە. لە هەنگە ڕواتکان ئەڵێن داود بەهۆیەوەی کەوا کچی تاالوتی هێنابوو، کچی قائیدەکە ناوی، دوای وەفاتی قائیدەکە خۆی داودیان کرد بە پاشا و سەرکردەی مەملەکەتی ئیسرائیل. ئەم فترەی کە لە داودا ئەو فترەکەمەی کە داود و سلێمانی کوڕی سەلامی خوایان لەسەر بێ حکمی ئیسرائیلیان کردووە، یعنی عەشرەتی ئیسرائیل، یعنی عەشرەتی ئەولایەکانی یعقوب، نەک ئەوەی کە پێوتێت دەوڵەتی ئیسرائیل کە ئەمڕۆ دەوڵەتەکان پێوە ناوناوە کە پێشتر قەت بۆ دەوڵەتە نەوتراوە ئیسرائیل، بەڵکو هەرە ئەو ئیسرائیلە عەلەمێک بۆ ئەولایەکانی یعقوب سەلامی خوای لەسەر بێت. پاش ئەوە داود فەلەستینی داگیر کرد و پایتەختەکەی لە بەیت المەقدس دانا، حکمێکی عەدالەت و دادپەروەریانە کە حکمی بە کتاب و فەرمانی خوای تەبارەک وەتەعالە بە وەحی ئیلاهی ئەکرد دامەزرا لەکوێ لە ناو فەلەستینە. ئەگەر بین بۆ تەورات و کتێبی جوولەکەکان بگەڕینەوە، خوا پەنامان با یەک فەرق نابینی لە نێوان داود یا سولەیمان یا هیچ کام لەو قائیدە پیاو کوژ و قۆڵ بڕ و دنیایانەی کەوا قیادەی جێیشەکانیان کردو حکمی مەملەکەتەکانیان کردو. بەعەکسەوە حکایەتی ئەمەنگە ناڕەوا و نادروست دەربارەی داود و سلێمانی کوڕی ئەگەڕنەوە کە ئینسان ڕووی نایەت بیخوێنێتەوە چ جای ئەوەی بڵێ ئەمە لە کتێبێکی ئاسمانیە باسی هاتووە. ئەم دوو پێغەمبەرە نافدارە سەلامی خوایان لەسەر بێت داود و سلێمانی کوڕی فترەیەکی زێڕین کە جوولەکە فەخری پێواکا و پێی خۆشە و ئەیانەوێ ئەمڕۆ بە هەر شێوەیەک بێ ئەمجادی ئەو کاتە بگێڕنەوە بگەڕنەوە بۆ ئەو سەردەمە. ئەمە خۆشترین فترەی جوولەکە بۆ کە فەخری پێواکەن و شانازی پێواکەن کە لە پێش هەموو کەسێکە خۆیان ئەیانوێت تاریخەکەی بشێوێنن. داود سەلامی خوای لەسەر بێت لە دەوروبەری ساڵی 996 پێش زاینە توانی حکم بگرێتە دەست لە ناو فەلەستینە و لە ناو قودسە.
یعنی دەوروبەری 1000 دانە ساڵ پێش هاتنی عیسا سەلامی خوای لەسەر بێت داود توانی حکمی ئەوێ بگرێتە دەست و حکمی داود و سلێمانی کوڕی هەتاکو دەوروبەری ساڵی 1920 پێش زاین ئەم فترەیە بەردەوام بوو لە دوای داود و سلێمانە ئەو مەملەکەتەی کە دایان مەزران یعنی نزیکەی 250 ساڵ زیاتر دەوامی کرد داود خۆی دەوری 30 ساڵ حکمی کرد دوای سلێمانی کوڕی هات ئەویش هەنگێک لە ڕێواتەکان ئەڵەن 20 ساڵ هەنگێک ئەڵەن زۆر زیاتر حکمی کردو و پاشان دەوڵەتێکی قایمکاری وایان دامەزران کە ئیتر مەملەکەتی ئیسرائیل هەتاکو سەدەیەک دوان ئەمین بێت دەوڵەتەکانی کە نەوێرن دەستدرێژی بکەنە سەری ئەوەی کە ضرورە لێرەیە باز بکرێت چییە؟ ئەو شوێنی کە ئەمڕۆ شەڕی سێ ئاینە ئاسمانیە بڵاوەکەی ئەمڕۆی دنیای لەسەر ئەکرێ کە جوولەکە و مەسیحی و مسلمانەکانن ئەو شوێنەی کەوا سیراعێکی ئەجگار گەورەی لەسەر ئێمە لەدایک بوونمانەوە و باوانی ئێمەش لەدایک بوونیانەوە هەر شاید حاڵی ئەم شەڕەن کە جوولەکە هەڵی گرسان و هاتوونەتە خاکی فەڵەستینەوە کە دوایی لە کاتی خۆی ئەگەر عمر باقی بێ شەڵاب باشی باسی ئەەکەین زیاتر لە دەور و خولی ئەم سیراعە لە دەور و خولی چی ئەسوڕێتەوە؟ مزگەوتی ئەقسا مزگەوتی قودسە سوڕێتەوە زیاتری شەڕەکە لەسەر پارچە خاکێکی فەلەستین نیە بەڵکو لەسەر ئەو مزگەوتەیە کە لە لای ئێمە سێ مزگەوتی پیرۆزە لە ناو ئیسلامە کە پێغەمبەری خوا سەڵات و سەلامی خوای لەسەر بێت مەدحی ئەکا و وەصفی ئەکات ئەبوو زەڕی غەفاری لە پێغەمبەری پرسی سەڵات و سەلامی خوای لەسەر بێت یا ڕەسوول الله یەکەم مزگەوتێک لەسەر ئەرزا دروست کرابێ بۆ عیبادەتی خوا چ مزگەوتێ بووە؟ پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی مزگەوتی مەسجد الحەرام مزگەوتی کەعبە پرسیاری لێکەوتی یا ڕەسوول الله ئەی دوای ئەو پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی المەسجد الأقصى مزگەوتی قودس پاشان پرسیاری لێکرد کەم لە بینی ئەم دوو مزگەوتەیە دروستکردنی مزگەوتەیە چەند ساڵ هەیە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی 40 ساڵ حەدیثەکە ئەفەرمێ پیغمبر صلى الله عليه وسلم حينما سأله أبو ذر رضي الله عنه عن أول مسجد وضع في الأرض يكم مزقوتي لسر أرزا بنياد درابت أبو ذر برسائل پیغمبر كل صلاة والسلام خواه لسر بي پیغمبر صلى الله عليه وسلم فرموي المسجد الحرام مزقوتي كعبة پاشان برسياري ليكرد أي دواي أوتش مزقوتيك دان داوا فرموي المسجد الأقصى فسأله كم بينهما بين أو دوانا چند دروس كني أو دو مزقوتا قال 40 عاما فرمويت شلدانا صا لناو كتابكاني سيرة وتاريخا خلاف ذكيت چونك لحديثة رون نكراتو كي كم جار مزقوتا كي دروس كرد مزقوتي حرام إما لا ألقاكاني بيشوتري آماجما بو كروتمان إبراهيم سلامي خواي لسربيه مزقوتي كعبة أو بناغەکەی سەر لە نوێ هەڵدایەوە دروستی کرد نەک ئەو دروستی کرد دەبێت هەنگێ لە عولەماڵن ئیبراهیم سەلامی خوای لەسەر بێ یەکەم کەس بوو دروستی کرد بەڵام زیاتر مانای ئایەتەکە وە ئەگەێنێت و لە هەنگێ فەرمودەی ترا و لە هەنگێ ئەخباری تاریخیەوە باز دەکرێتکەوە ئەو مزگەوتی کەعبەیە زۆر لە ئیبراهیم سەلامی خوای لەسەر بێ کۆنترە زۆر لە ئیبراهیم هەنگێ گەڵێن هەر مەلایکە دروستی کردووە پێش بوونی ئینسان لەسەر ئەرزا هەندێکی ژەڵەن یەکەم کەس کە بناغەی داناوە ئادەم بۆ سەلامی خوای لەسەر بێ چونکە معقول نییە ئیبراهیم یەکەم مزگەوت دروستکە ئەی لە ئادەمەوە تاکو ئیبراهیم و خەڵکە لەکوێ عیبادەتی کردووە کەواتە بێر بەشەر بنیاتی نابێ و شتەکە ئەدەنە پاڵ ئادەم سەلامی خوای لەسەر بێت هەچ کەسێکیش بێ مەلایکە دروستی کرد بێ ئادەم دروستی کرد بێ ئیبراهیم دروستی کرد بێ سەلامی خوایان لەسەر بێت یەکەم جار مزگەوتی کەعبە دروست کراوە 40 ساڵیش دوای ئەوە مزگەوتی کوێ قودس دروست کراوە و لە سەردەمی ئیبراهیمەوە ئێمە تاریخەکەیان ئەزانین کە ئەزانین ئیبراهیم سەلامی خوای لەسەر بێ لەگەڵ ئیسماعیلی کوڕیا مزگەوتی کەعبە مزگەوتی مەکەیان دروست کردەوە بنیاتیان نایەوە پاشانیش لە هیجرەتی خۆیان بەرەو فەلەستین ئیبراهیم سەلامی خوای لەسەر بێ سەر لە نوێ کوێی دروست کردەوە مزگەوتی قودسیشی لەوێ دروست کردەوە کەواتە ئەم ئیبراهیمی باوە گەورەی پێغەمبەرانە سەلامی خوای لەسەر بێت ئەو مێژوویەکی نوێی بۆ هەردوو مزگەوتەکە تۆمار کردوەوە سەر لە نوێ بیناتی ناوەتەوە بۆ مرۆڤایەتی ئەگەر پێشتریش هەبوو بێ لە سەردەمی ئادەم یا پێش ئادەمیش مەلایکەتەکان دروستیان کرد دەبێت ئێمە هیچ هەواڵێک لەوە نازانین دەربارەی ئەوە هەرچێکیش بڵێن ڕەجمەن بالغەیبە هیچ خەبەرێکی صادقانەمان لەبەر دەسانە
شتێکیش کە حەدیث و نەسێکی مەعقولی ئاسمانی لەلایەن خواوە یان لەلایەن پێغەمبەرانی خواوە بەدەستمان نەبێت تاریخ ئەوەی کە بیگێڕێتەوە احتیمالی ڕاستی و احتیمالی درۆی هەیە ئێمە بە شتێکی مسەلەم وەری ناگرین. باش ئەم مزگەوتی قودسە شەڕی کە گەورەی ئیستا لە سەرەتی و جوولەکە بە هەموو شێوەیە ڕۆژی بستێکیش لێت بچێتە پێشەوە لای ئەو هەر پێ ڕازیە، هەر ڕۆژەی ماڵێک گەڕوخێنێ لە چواردەوری، هەر ڕۆژەی نەفەقێک لێدا بۆ ژێری ئەوێ بگاتە مزگەوتەکە و ئاخرش مزگەوتەکە لە ژێر کێفی موسڵمانان دەربێنێت بە بیانووی چیەوە؟ بە بیانووی ئەوەی ئەڵێت طبعا تاریخەکەی خۆیان لە تەوراتە تایەتی ئەڵێت داود سەلامی خوای لەسەر بێ ماڵەکەی خوای دروست نەکرد قودس، دروستی نەکرد و تعمیری نەکردەوە. بۆ بەپێی تەوراتیوانەڵە خوا پێی و دا و تۆ ئەمگە خوێن ڕشتۆ لە پیاو کشتووە تۆ بەکەڵکیەوە نایکەوە مزگەوتە دروستکەیتەوە با دوای تۆ سلێمانی کوڕی دروستی کاتەوە. ئەم تۆمەتا دەنە پاڵکێ پاڵ داودێک کە عمری لە جیهادکردن و دامەزراندنی مەملەکەتی ئیسرائیلا بردۆتە سەر و عیزەت و کەرامەتی بۆ ئالی ئیسرائیل گێڕاوەتەوە و یەکتاپەرستی خوای هێنا و وحی بۆ ئەو لایەن ئاسمانەوە لە تەوراتەکەی خۆیانەتیایەتی ئەڵە خوا پێی وتی دا و تۆ بەکەڵکیەوە نای ماڵی من دروستکەی تۆ دەستی لە خوێن وەرداوە لەبەرەوە بێت سولەیمانی کوڕی لە دوای تۆ دروستی کاتەوە. پیان وایە سولەیمان هاتووە هەیکەلەکەی دروست کردو کە بە ناوی هەیکەلی سولەیمان ناسراوە. تەڵان لەوانێ بڵێن هەیکەل چییە؟ هەیکەل مەبەستمان پێ بد نییە. مسلمانەکان بە ماڵی عیبادەتی خۆیان ئەڵێن مزگەوت، مەسیحیەکان پێڵێن کەنیسە، جوولەکەکان پێڵێن هەیکەل. هەیکەل یعنی مزگەوتی جوولەکەکان، یعنی شوێنی پەرستگای جوولەکەکان. ئەڵێن سولەیمان هاتووە پیرۆستترین پەرستگای جوولەکەی لەکوێ دروست کردو؟ ئەڵێن لە شوێنی مزگەوتی مسلمانەکان ئەمڕۆ ئەو شوێنە بە پیرۆزدانن و پیان وایە ئەو مزگەوتی ئەمڕۆ دانراوە ئەوە مسلمانەکان لەسەر هەیکەلەکەی ئەوان دروستیان کردو بە بیانووی ئەوەوە ئەیانوی ئەمڕۆ مسلمانان لێ وەدەرنێن و هەیکەلەکەی خۆیان لێوێ دروستکەنەوە. تاریخی ئەوان لەسەرەوە دامەزراوە کە شوێنی ئەو مزگەوتەی ئیستا، شوێنی مزگەوتی حرام و قوبەت سەخرەکە کە مساحەکەی ژمارەیەک زۆر دۆنم ئەرزی تقریبا 142 بۆ 144 دۆنم ئەرزی داگیر کردو مساحەی ئەو مزگەوتە و قوبەی سەخرا 142 بۆ 144 دۆنم ئەرزی داگیر کردووە. ئەوان ئەڵێن ئەوە شوێنی پیرۆزی ئێمە بووە کاتی خۆی پەرستگاکەی کە سولەیمان دروستی کردووە لەویا بووە بێ ئەمڕۆ ئەو مزگەوتە نەمێنێ لەویاکانەیە ئەوکەی ئێمە لێ دروست کرێتەوە. بۆ ئەم مەبەستەش لە ساڵەکانی 1920ەوە بەڕەسمی کەوتونەتە وێزەی ئەو گردەی کە ئەو مزگەوتەی لەسرە لە ناوەڕاستی شاری قودسە لە دەیان لاوە ئەرزیان کون کردو وەکو مڵە وەکو مشتێک چوونەتە ژێریەوە بە بیانووی ئەوەی ئێمە بە دوای ئاساری بناغی ئەو هەیکەلەیەگەڕێ. طبعا ئەو هەیکەلەی وەکو ئەوان باسیەکەن بناغەکەی ئێجگار قوڵ و پتە و بەقووەت بووە، بینایەکی ئێجگار گەورە بووە و پیان وایە ماممکن نییە ئاسارەوات و بناغەکەی ئیستا نەدۆزنەوە. ئەوە زیاتر لە قەرنێکە ئەمانە چەندین وەجبە عولەمای ئاسار و هەتا ئیستاشی لەگەڵا بێ بەردەوام خەریکن بۆ ئەوەی بناغی ئەو هەیکەلە بدۆزنەوە هەتا ئیسەکانە هیچ ئاسارێکیان نەدۆزیوەوە ئاماژە بێ بۆ ئەوەی کەوا پەرستگاکەی کە سولەیمان سەلامی خوای لەسەر بێ بۆ عیبادەتی جوولەکەکانی دروست کردووە لەو شوێنەیە بێ هەتا ئیستا یەک بەڵگەیان دەست نەکەوتۆ کە حاشا هەڵنەگر بێ بناغەیەکی گەورەی بینایەکی گەورە بێت تا بڵێن وەڵڵا ئەمە بیناکەی سولەیمانە و ئێوە هاتوون غەدرتان کردو ئەم شوێنەتان داگیر کردو ئەی مسڵمانینە بۆ خۆتان. لە چەندین لاوە عەرزیان کرد تەنانەت ئەمڕۆ بەرپەرسیاران و سەرپەرشتانانی مزگەوتەکەی قودس هاوانەکەن ئەڵێن مسلمانینە خەڵکی دنیا فریاکەون ئەمە دەژێر عەرزیان هەڵکەندووە ژێر مزگەوتەکە بۆش بووە لە ئان و ساتایە بڕوخێ ژێریان بۆش کردووە بە بیانووی ئەوەی کە بە دوای ئاسارە ئەگەڕێن جوولەکەکان. هیچیشان دەست نەکەوتووە هەتا ئەم لەحزەی لەگەڵا بێ کە ئاماژە بێ بۆ ئەوەی کەوا ڕۆژێ لە ڕۆژان ئەمە هەیکەلەکەی سولەیمان لەویا بوو. هەرچیکیان دۆزیوتەوە هی کۆمەڵێ پارچە بەرد و مور و هینی ئەوە کە ئاماژە بووە کە حەزارەتێکە بۆ یاخود ئینسان لە مەنتیقایە ژیاوە هیچیکیان نەدۆزیوتەوە. داود سەلامی خوای لەسەر بێ و سولەیمان سەلامی خوایان لەسەر بێت ئێمە لە هیچ ئاەت و حەدیثێکە ئاماژە بەوە نەکراوە کە ئەو مزگەوتی ئیسا مزگەوتی قودسە کاتی خۆی شوێنی پەرستگای جوولەکە بوو بێت. ئاماژە بەوە نەکراوە. ئێمە ئاڵین ئیبراهیم سەلامی خوای لەسەر بێ بۆ شوێنی عیبادەت دروستی کردووە. هیچ نەسێکمان لەسەر لەبەردەسانیە کە حاشا هەڵنەگر بێت بیسەلمێنێ شوێنی پەرستگاکەی ئەوان لەو شوێنەیە کە ئەمڕۆ مزگەوتی مسڵمانانی لێ دروست کراوە. هیچ شتێکی وامان لەبەردەسانیە.
ئەوان بە بیانووی ئەوە ئەیان و مزگەوتەکە بڕوخێنن کۆمەڵی خرافیاتیشان بۆ ئەو مەسەلەیە دروست کردووە تەنانەت مەسیحیەکانیشان گومڕا کردووە کە ئیشەڵا لە کاتی خۆیان باسەکەین قەناعەتیان پێ کردوون پیان وتون عیسا ئێوە چاوەڕێکن لە ئاسمان بێتە خوارەوە عیسا لە ئاسمان نایەتە خوارەوە تا ئەو ڕۆژەی هەیکەلەکەی سولەیمان دروست نەکرێتەوە پەرستگاکەی ئەو دێ لە ئاسمان دێتە خوارەوە ئیفتیتاحیەکە ئاخر جوولەکەیەوە کەی باوەڕتان بە عیسا هەر هەبووە سەلامی خوای لەسەر بێ هەتاکو بانگەشە بۆ ئەوە بکەن و مەسیحیەکانە بۆ قەناعەت پێ بکەن وەڵا عیسا دێتە خوارەوە ئیفتیتاحی چیەکات هەیکەلەکەی سولەیمانەکە بۆ ئەوەی مەسیحیەکانیش لەگەڵ خۆیانە بخەنە ڕێک سەنگەرەوە بەرامبەر بەکێ بە موسڵمانان تا مەسیحیەکانیش حەز بۆ بکەن ئەو مزگەوتی موسڵمانانە لە قودسا بڕوخێنێ و کاکە بە ئەما پەرستگاکەی خۆیان دروستکەنەوە تا کێ عیسا لە ئاسمان بێتە خوارەوە حتا مەراسیمی ئەو ئیفتیتاحەشیان بەدرۆ بۆ ئەوان ڕازاندوێتەوە پیانەڵێن عیسا کە دێتە خوارەوە گایەکی سووری ئاوا سەرە بڕێ و تەنانەت ڕسمی گاکەشانە لە ئیساوە کردو چۆن سەریە بڕە و بە خوێنەکەی چۆن دەستی ئاوا سوورەکات و دەرگای هەیکەلەکە ئەکات و ئالەم خرافیاتانی کە دروستیان کردووە ئەمڕۆ کۆمەڵێک لە توندڕەوەکانی جوولەکە و مەسیحی کار بۆ ئەواکەن ئەو مزگەوتە بڕوخێنرێ و سەر لە نوێ پەرستگاکەی ئیسرائیلی بۆ دروست کردووە تەنانەت پێداویستیەکانی ئەو پەرستگایشیان دروست کردووە ئامادەیان کردووە ئەوان زۆر بە جدی کار بۆ ئەو مەسەلەیەکەن ئێمەش گاڵتەمان پێی دێت و پێمانەڵێن ئەڵێ کاکەوە نەزەری موعامەرەی نەکەن وانیانێ موعامەرە مسڵمانکە ئەسڵ ئەساسی نێشتیوانیە ئەوان بە گەرمی کار بۆ ئیشەکان نەکەن و ئێمەش خۆمان غافڵ کردو و خۆمان بێ ئاگا کردو وەڵی ناو مەسەلەیە وانییە باش طبعاً ئەو مزگەوتە مسلمانان لای مسلمانان زۆر پیرۆز و پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێت یەکەم مزگەوت مزگەوتی کەعبەی ماڵی خوا دووهەم مزگەوتی مەدینە سێهەم مزگەوتی قودس بۆ پیرۆزی بۆ نوێشکردن تیا غیری ئەو سێ مزگەوتە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێت ثم أينما أدركتك الصلاة فصله فإن الفضل فيه غیری ئەوانە لە هەر شوێنێکیان نوێش بکەیت فەرقی نییە بەڵام بۆ پلەداری نوێژێکی مزگەوتی کەعبە بە 100,000 نوێژەچێت نوێژێکی مزگەوتی پێغەمبەری خوا سەڵات و سەلامی خوای لەسەر بێ بە 1000 نوێژەچێت نوێژێکی مزگەوتی قودس بە 500 نوێژەچێت غیری ئەوە هیچ شوێنێکی کە فەڵزی نییە بڵێ نوێژی فڵانە مزگەوت یا فڵانە جێگە خێری زیاترە لەوێ هەموو یەک خێریەیە بەس تەنها ئەم سێ جێگەی خوای گەورە کردوێتی بە مقەدەساتی ئیسلامی و خوای گەورە ڕێزی لێناوە لە حەدیثێکە کە عەبدوڵای کوڕی عەمر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ عەبدوڵای کوڕی عەمری کوڕی عاس بۆمانە گێڕێتەوە لە ئیبن ماجە و لە مسنەدی ئیمام ئەحمەد و لە سونەنی نەسائیشە هاتووە دەڵێ کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باز لە دروستکردنی مزگەوتەکە ئەکات هەیکەلەکەی خۆیان پەرستگاکەی خۆیان دەفەرمێت لەما فەرەغ سولەیمان بن داود من بینائی بەیت المەقدس کاتێک کە سولەیمانی کوڕی داود سەلامی خوای لەسەر بێ پەرستگاکەی بەیت المەقدسی تەواو کرد دروستی کرد سەئەل الله ثەلاثەن داوای سێ شتی لە خوا کرد کە خوا بیداتێ کاتێک کە سولەیمان ئەم شوێنی عیبادەتگایی بۆ پەروەردگاری دروست کرد تا جوولەکەکان بێن عیبادەتی خوا و یەکتاپەرستی تیا بکەن ئەم پێغەمبەرە نازدارە کە پێغەمبەریش بوو پاشاش بوو مەلیکیش بوو طبعا لە پێغەمبەرە پاشاکان داود و سولەیمان و یوسف ئەمانە هەموو پێغەمبەریش بوون و دەسەڵاتداریش بوون داوای لە خوا کرد حکما یصادف حکمه کاتێک کە حکمەکات بە حکمی خوا حکم بکات یعنی هەوا و ئارەزوویتیان نەبێ یعنی خوا ئیلهامێکی وای باتێ عەدالەتێکی تەواوی مطلق لە بینی ڕەعیەتەکەیان بکات نەوەکو لەکەداری پێغەمبەرایەتێکی لەکەدار بێ چونکە ئەم پاشایە ئەگەر حکم لە بینی خەڵکا بکا و نەعەدالەتێک لە شتێکا حکمێک نەپێکێ ئەبێ بە تەعن بۆ پێغەمبەرایەتێکی لەبەرەوە داوای لە پەروەردگاری کەوتی خوایە یارمەتیم بەی هەچ قەزاوەتێکم کرد لە بینی خەڵکا و هەچ قەرارێکم دا و هەچ حکمێکم دا حکمێ بێ کە تۆ پێی ڕازی بیت وملكا لا ينبغي لأحد من بعدي پاشان داوای کەوتی خوایە مڵکێکم بەیتێ لە دوای من بۆ کەسی تر نەبێ مڵکێکم بەیتێ کەسی کە لە دوای من دەسەڵاتی بەسەر ئەو مڵکیان نەشکێ و نەدرێ بە کەسی تر تایبەت بێ بە خۆمەوە ئەمە دوو سێهەمیشیان وألا يأتي هذا المسجد أحد لا يريد إلا الصلاة فيه إلا خرج من ذنوبه كيوم ولدته أمه
وتی پەروەردگارە داواش لێ یەکەم ئەمە دوعاکەی سولەیمانە سەلامی خۆی لەسەر بێ وتی پەروەردگارە داواش لێ یەکەم هەچ کەسێک بێت بۆ ئەم مزگەوتە تایبەت مەبەستیەوە بێ نوێژ بۆ تۆ بکاتیایە ئیلە وەکو چۆن مناڵێکە لە دایکە بێ پاکە لە گوناح ئاوە لە گوناحەکانی پاکی بکەیتەوە کەواتە سولەیمان سەلامی خوای لەسەر بێ کاتێک کە مزگەوتەکەی دروست کرد داوای ئەم سێ شتەی کرد یەکەم حوکمێکی باتێ خوا کە عەدالەت بێ غەدری تیا نەکا لە کەس دووهەمینیان مڵکێکی باتێ لە دوای خۆی بۆ کەسی کە نەبێ سێهەمینیشان هەچ کەسێ هاو تایبەت نوێژ بۆ ئەو نوێژ لەو مزگەوتەیە بکات مەبەستی نوێژکردن بێ لەو مزگەوتەیە بۆ خوا کە خوای گەورە چی بکات پاکی کاتەوە لە هەموو گوناحەکانی و ڕۆژەی کە تیا لەدایک بووە جا پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ دوو شتی درایە لەبەر چاومانە یەکەم لە قەزاوەتەکەیە خوای گەورە لە قورئانە بۆمان باس دەکات فەفەهەمناها سولەیمان تەنانەت داود غەڵەتی کردووە سولەیمانی کوڕی بۆی ڕاست کردوێتەوە ئەو حکم و عەدالەتی یاوەتی خوای تەبارەک وتەعالە حکمیشی داوەتی و عەدلیشی داوەتی ئەوەی داوەتیە دووهەمینیشان بالفعل مڵکێکی دا بە سولەیمان بۆ کەسی تر نەبوو لە دوای سولەیمان کە ئەویش چی بوو خوای گەورە بای بۆ مسەخەر کردبوو بۆ سولەیمان کە ئەمە جوولەکان ئەسڵ خۆیان لەم شتە نایەن تاریخی کۆنەمە باس ناکات خوا بۆمان نەگێڕێتەوە لە قورئانە کە بای بۆ سولەیمان مسەخەر کردو و جنیشی بۆ مسەخەر کردو کە ئەمانە بۆ هیچ کەسێکی کە نەبوون لە دوای سولەیمانەوە جن خزمەکار بوو لەبەر دەمی سولەیمانە هیچ کامی نەیەتوانی لە فەرمانی سولەیمان دەرچێ بینای پێ دروستەکردن تەلاری پێ دروستەکردن عەرزی پێ هەڵەکۆڵین معدەنی لە زەوی پێ دەرێنان پێداویستی قەوم و دەوڵەت و میلەتەکەی خۆی پێکارەکردن وەک چۆن تەشبیه بێ مەسەلەن بۆ نمونە ئێمە خوای گەورە ئەسپی بۆ مسەخەر کردوین وڵاخی بۆ مسەخەر کردوین بۆ بار و ئەمانە بۆ سەخەر ببوون لەبەر دەمی سولەیمانە طبعا جن ئەنواع قەومیان هەیە ئەنواع پێکاتیان هەیە ئێمە نازانین نەمادیون بۆ شێوەی کە ئیناکەی بەس پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆمان باس دەکات فەرمێ خوای گەورە مەلایکەتی لە نور دروست کردووە برا جنەکانتانی لە دووکەڵ و بڵێسەی ئاگر دروست کردووە لە بڵێسەی ئاگر ئێوەشی ئادەمیشی لەو قوڕە دروست کردووە کە ئەیزانن طبعا ئێمە لە قوڕ دروست بووین حیواناتیش لە قوڕ دروست بووە ماسیش لە قوڕ دروست بووە تەیر و باڵندەش لە قوڕ دروست بووە بەڵام هەر یەکی بەنەوعێکە جنیش خوای گەورە ڕاستە لە بڵێسەی ئاگر دروست کردو بەس چەندین جۆریان هەیە چەندینەوە مەخلوقی تایبەتیان هەیە تیانە بە ئاسمان ئەڕفێت توانای ڕفینێت تیای لە شوێی ئەفریتایە تیاتی وەکو مارود و پشک وایە تیاتی لە ناو ماڵەکانە لەگەڵمانان نیشتە جێ و هیچ زەرەریان نییە وەکو چۆن مارمێلکە و شتانە لە ناو ماڵە ئەژین یان بشک لە ماڵە ئەژی کاتە ئەوانش ئەنواع مەخلوقاتی تایبەتن خوا ئەوانیشی بۆ سولەیمان مسەخەر کردبوو بێجگە لە باو بێجگە لەوەی کە جنیشی بۆ مسەخەر کردبوو خوای گەورە فێری قسەی دەعبا و دەعجانەکان یاخود عەلەمە و مەنتیقە تەیر بە تایبەتی زمانی تەیری فێر کردبوو زمانی تەیری باڵندەی فێر کردبوو ئەیتوانی لە قسەی هەندێک حەشەرات وەکو مێلوولەکە سوورەتی نەمل کە خوا بۆمان باس دەکات کاتە ئەمە مڵکێک بۆ تایبەت بە سولەیمان خوای گەورە یەکەم عەدالەت و حکومەکەی پێبەخشی دووهەمینیشان مڵکێکی پێدا کە دوای سولەیمان حتا ئەمڕۆ کەس خوای گەورە جارێکی ئەوەی نایەوێت بتوانێت با مسەخەرکە یا جنی بۆ مسەخەر بێ یا لە زمانی تەیر و حەشەرات تێبگات جا پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ ئومێدم وایە ئەم مەسنەتانی فەقەد ئوعتیهما ئەو دوانەی ئەوەڵی پێدرا وای زانین هەبوو وأرجو أن يكون قد أعطي ثالثة پیغمبر صلى الله عليه وسلم أميدم وايك خواي گەورە دوعاکی سێمیشی قبول کردبێ مادەم دوانەکەی کێ قبول کردو إن شاء الله سێمەکەشی قبول کردووە سێمەکە چییە هەچ کەسێ بە نیەتی نوێژکردن تایبەت بۆ خوا بچێ بۆ مزگەوتی قودس نوێژی تیا بکە إن شاء الله وەکو ئەو ڕۆژەی کە دایکە بێت چۆن گوناحی پێوەنی ئاوە لە گوناحەکانی پاگەوێتەوە ئەمە لای ئێمە پیرۆزە ئەم مزگەوتە ئیسا مزگەوتی مسلمانانە سێهەم شوێنی پیرۆزە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆ من باس کردووە عیبادەتیا بە پێنفەقاتە نوێژێکتیا بە 500 ئەوەندەیە لەبەرەوە مسلمانان بە سەر و ماڵ و خوێنی خۆیان بۆ هەتاتا دەستبەرداری نابن و دوایش کە دەینە سەری ئینشەڵڵا کە فترێک لە فترەکانە مەسیحیەکان توانیان لەژێر دەستی مسلمانەکانی دەربێنن قەتڵعامی مسلمانانیان هەموو تیا کرد نیان لەژێر مسلمانی تیا بمێنێ بەڵام هەچ کاتێ بەدەستی مسلمانانەوە جوولەکە و مەسیحی و مسلمان و قەومەکانی کەشتیا ژیاون کەس دەستکاری نەکردوون ئەو فترەی کەوا مەسیحیەکان و لە کاتی حەربی سەلیبیەکانە سندیانەوە نیان هیچ مسلمانی تیا ئەمڕۆژ کە بەدەست جوولەکەوێ بینن چی لە مسلمانان و لە قەومەکانی کاکە حرمەتی یەک کەس ناگرن بەس ئەو فترانی کە بەدەستی مسلمانەوە بووە ئەم فەلەستین و قودس و ئەم مزگەوتە حرمەتی ڕاگیراوە هەموو قەومەکان وەکو تیا وەکو براتیا ژیاون
کە سەلاحەدینی ئەیوبی لە دەستیانی سەندەوە ئەوان یەک موسڵمانیان نێش و هەمیان کوشت بوو سەریان بڕی بوو. سەلاحەدین کە لە دەستیانی سەندەوە یەک مەسیحیتیان نەکوشت. داگیرکەرەکانی وەلا ناوخوا حافیزان بێ مەسیحی ئەسڵەکانی تیا هێشتەوە لەناو ئەویا و مسلمانانیش بە هەمان شێوە هەتا ئەم ڕۆژی تیا بێ پڕە لە مەسیحی و پڕە لە جوولەکە و پڕە لە مسلمانیش دەستکاریەکیان نەکردووە. ئەوە سەماحەتی ئیسلام و سەرکردە مسلمانەکان بووە. ئەوەش دڕەقی دوژمنەکانی ئیسلام لە جوولەکە و لە مەسیحیەکان کە تاریخی مەسیحیەکان فترەی 70 ساڵە کەوتە دەستیانە و چیان لێ کرد. نیان هێش یەک کەسێکی تیا بژی غێری خۆیان نەبێ نەک دەریان کە هەمیان هەر کوشتن. جوولەکەکانیش ئەمڕۆ بینن 70 دانە ساڵە 100 دانە ساڵێ مە لە تەلەڤیزیۆنا ڕۆژنی ئەخباری جوولەکە نەبیستین چی سوکایەتی و دڕەقیە نوێنێ بەرامبەر بە نەک تەنها موسڵمانان بە مەسیحیەکانیش کە نیشتە جێ وڵاتن. چۆن هەمیان لە بنهێنانە دەرە و چیان لێ ئەکەن و چۆن ماڵیان کاولەکەن و چۆن مناڵە کوژن و چۆن ژنە کوژن و چۆن ژن و مناڵ ئەسووتێن و باش. پاژەوەی کە دەوڵەتی داود و سولەیمان سەلامی خوایان لەسەر بێ لە ناو فەڵەستین و لە ناو قودسا دامەزراوکە و عەرزم کردن فترەی حکمی گرتنە دەستی داود لە 996 پێش زاین نابوو. 996 ساڵی 996 پێش زاین یعنی 996 دانە ساڵ پێش لەدایکبوونی عیسا سەلامی خوای لەسەر بێ داود حکمی فەڵەستینی گرتە دەست. ئەم حکمە لە پاش ئەو 30 ساڵ داود حکمی کرد لە پاش داود سەلامی خوای لەسەر بێ سولەیمانی کوڕی ها حکمی کرد لە پاش ئەوان دیسانەوە مەملەکەت لەت بۆ ئاشوب کەوتە بەینیانەوە و کردیانەوە بە دوو مەملەکەت هەتاکو ساڵی 721 پێش میلاد 721 پێش میلاد پاشای ئاشوریەکان سەرجۆن هەفتا مەملەکەتی قودسی داگیر کردەوە یعنی جوولەکەی بنەبڕ کردەوە لێ لە ساڵی چەندەیە 721 پێش زاینە سەرجۆنی ئەکەدی هات مەملەکەتە ئاشوری هات مەملەکەتەکەی کۆتایی پێنا. پاش ئەوان لە ساڵی 680 فیرعەونی مفر میسڕیەکان جاری کە فیرعەونەکان هاتن چیان داگیر کرد قودسیان داگیر کرد. پاشان لە ساڵی 587 پێش زاینە ئەم جارە نەبوخۆزنەسر هات ئەو شارەی لەژێر دەستی فیرعەونەکان هێنایە دەرەوە هەرچی جوولەکەش هەبوو هەمووی قەتڵ و عام کرد و ئەوەشی کەما بۆ نزیکەی 700,000 جوولەکەی لە هەنگی ڕواتە بازەکرێ ئەڵێن لە ناو قودسە 500,000 جوولەکەی کوشتۆ لە هەنگی ڕواتە بازەکرێ ئەوەشی کەمایەوە ڕاپێکی کردن وەکو عەبد هیچی تیانێش هەمویانی هێنا بۆ کوێ بۆ عێراق بۆ وڵاتی عێراق بۆ شاری بابل کە پایتەختی خۆی بوو. کاتارە و فترێ بوو کە بەدەست جوولەکەکانەوە بوو. لە پێش ئەوانەوە بەدەست قەوما کوێوە بووە کە باسمان کرد وتمان پێش ئەوانیش بەدەست بتپەرستەکانەوە بوو. فترەیەک لە تاریخە خوای گەورە ئەو ئەرزەی پێدان کە بیکەن بە شوێنێکی پیرۆزە و ئیبراهیمی باوە گەورەتان تەعمیری کردوێتەوە ئەو مزگەوتەوە پێشەوەش لە سەردەمی ئادەم و مزگەوتە پیرۆزا بووە ئێوە تەدنیستان کرد پیستان کرد بە کفر و بە بتپەرستێتیکردن تایە بە فەسادنانەوە تایە ئەو فترەیە خوا پێدان ڕێزی پێ لێنان حورمەتی لێنان پیاوانێکی وەکو داود و سولەیمانی بۆ ئەناردن سەلامی خوایان لەسەر بێ حکمتان کەن بە عەدالەت بەڵام ئێوە پێتان نەزانی تێکتان نا تەخت و تاراجیتان تێکدا و کاولتان کرد و لە ناوتان برد. خوای گەورە ئەوانەی ناردەسە ئەو پاشا دڕەقانەی ناردەسەتان وەکو سەرجۆن وەکو فیرعەون وەکو نەبوخۆزنەسر ئەمانە یەک لە دوای یەکە هاتن ئەو وڵاتیان داگیرە کردەوە هەرچی جوولەکە بووتیایە قەتڵ و عام کرا و خوای گەورە غەزەبی لێسن. وإمش همو زين لسورة إسراء خوي تبارك وتعالى وعد داو كافر كتبنا على بني إسرائيل لا تفسدن في الأرض مرتين كدوجا لسر بني إسرائيل نسرا وخواي قورا فرمين لكتابة لسر بنسيون كدوجا لسر أرز عند الصلاة قلنا دس كهمو علماء فرمين بس في أرض بيت المقدس فسادك يزور وخرابيك يزور الينور أو جاري يكم هاتوا أخوة فرميه فإذا جاء وعد أولاهما بعثنا عليكم عبادا لنا أولي بأس شديد فجاسوا خلال الديار وكان وعدا مفعولا أمرا مفعولا كاتا جاري يكم هات خوي تبارك وتعالى كومل عبدي خوي نارت لبني هنا ندروا فإذا جاء وعد الآخرة كوعد دو مكش هاو كأمره يسردمكي جاري كأود صلاتي أولاتا أجرنا ودسو فسادي تياكنوا دي سانو خوي قولا همان جماعة نيرتو السريانو همان خلق نيرتو العبدكاني خوي نيرتو السريان كأم جارش ريشا كيشا كانوا طولي أو هم فساد وخرابان اللي بكنوا كيما تشاوراني أوين إن شاء الله
لە پاش ئەوەی کەوە نەبوخۆزنەسر لە ساڵی 587 زاینیە طبعاً وتمان مەملەکەتی داود و سلەیمان هەتاکو 721 پێش زاین بەردەوام بوو لە 721 پێش زاینە سەرجۆن هات و مەملەکەتەکەی داگیر کرد لە دەست جوولەکەی دەرێنا لە ساڵی 680 پێش زاینە فێرعەونی میسر داگیری کرد پاشان لە ساڵی 587 پێش زاینە نەبوخۆزنەسر داگیری کرد و جوولەکەی تیاتە فروتونا کرد لە پاش ئەوە لە پاش نەبوخۆزنەسر لە ساڵی 538 پێش زاینە کۆرشی مەلیکی فارس جاریکە لەژێر دەستی نەبوخۆزنەسر هێنایە دەرەوە لەژێر دەستی ئاشوریەکان هێنایە دەرەوە ڕێگەی دا کە جوولەکەکان بڕۆنەوە بۆ ئەوێ و سەر لە نوێ پەرزگاکەی خۆیان دروستکەنەوە لە ساڵی چەندەیە لە ساڵی 538 یعنی لە 721 کە لەژێر دەستیان دەرێنا هەتاکو 538 جوولەکە نەبەوە بە خاوەنی ئەوێ کۆرش ڕێگەی یان کەوا بڕۆنەوە ناو ئەوێ و سەر لە نوێ مزگەوتەکەیان دروستکەنەوە ئەم جارەیان لە ساڵی 63 پێش زاینە جاریکە ڕۆمانیەکان هاتن فەلەستینیان داگیر کردەوە و لەژێر دەستی جوولەکە هێنایانە دەرەوە کەواتە لە ساڵی 63 زاینەوە فەلەستین و مزگەوتەکە لەژێر دەستی ڕۆمانە بتپەرستەکانە بوو هەتا سەردەمی عیسا سەلامی خوای لەسەر بێ لە 63 ساڵ پێش عیساوە ڕۆمانەکان هاتن فەلەستین و بەیت المەقدسیان داگیر کرد و مزگەوتەکان داگیر کرد ڕۆمان ئەو کاتە چی بوون بتیانە پەرست هەتا سەردەمی عیسا سەلامی خوای لەسەر بێ و هەتاکو 300 ساڵیش دوای عیسا کە اینجا ڕۆمانەکان بوون بە مەسیحی هەر بە دەستی ڕۆمانەکانەوە بوو و هەتا ئیسلام هاو لەژێر دەستی ڕۆمانەکانە دەریهێنا هەر لەژێر دەستی کیا بوو لەژێر دەستی ئەوانە کەواتە جوولەکە فترەیەکی کەم لە تاریخ چەند سەدەیەک 3-4 سەدەیەک لە تاریخەکەی خۆیانە فەلەستینیان بەدەستەوە بوو کە ئەمڕۆ خۆیان کردو بە ساحیبی دامی خوای بەدەست قەومەکانی کە و بەدەست داگیرکەرەکانی کەوە بوو شتێک نەبوو تایبەت بێ ئەمە بڵێن موڵکی ئەوانە و بەدەست ئەوانەوە بووە ئەو ئیدعای کە ئەوان ئەیکەن خاوەنددارێتی ئەوێ خوای گەورە وتی بڕۆنە ئەو ئەرزەوە ئەو مزگەوتە پیرۆزەی تایە بیکەن بە شوێنی خۆتان منەتان نەمێ بە شەرتی ئەو بتپەرستانەی تیا دەرکەنەوە پیاوی ئەوە نەبوون بچنە و جیهاد دەبکەن بۆیە خوای گەورە ڕیسوای کردن هەر لە زمانی موسایە 40 دانە ساڵ لەو سەحرایە هێشتنیەوە دوایی کە عقوبەی دان 40 دانە ساڵ بە بێساحیبی و بێخاک و بێنیشتیمان لەو سەحرایە خولانەوە لە زمانی یوشعی کوڕی نونا سەلامی خوای لەسەر بێت جارێکی تر توانیان بچنە ناو ئەو فەلەستینە و بچنە ئەو شوێنە مبارەک لە پاش ئەوە کە دەستیان کرد بە خراپە لە ناو ئەوەیە و وازیان لە پەیمانەکانی خۆیان هێنا و شەریعەتی موسایان پشت گوێخست خوای گەورە غەضەبی لێگرتن ئەم جارە کرانە دەرەوە لە فەلەستینیان لێ سەندایەوە هەتاکو لە سەردەمی تاالوتا سەلامی خوای لەسەر بێت کە پیاوێکی باش بۆ هەنگێ گەڵێن پێغەمبەر بۆ هەنگی ژەڵێن نەخێت پێغەمبەر نەبووە تەنها پیاو چاکێ بووە داود پێغەمبەری خوا بوو کە جوندیە بوو لە جێشەوە توانی سەر لە نوێ ئەو مەملەکەتە بسێنێتەوە و پەرستگای موسڵمانان لە زمانی کوڕی داودا کە سولەیمان بوو سەلامی خوای لەسەر بێ ئەو مەملەکەتیان دروست کرد و ئەو بناغیان پێونا کە ئەمڕۆ جوولەکە خۆی بە ئیدعای ئەو حەقا ئەکات کە لە داود و سلەیمان بەڵام هەتا ئیستا ئاسارەواتی ئەو شوێنی پەرستگایان نەدۆزیوەتەوە کە لەکوێ بووە ئەوەشی کە ئەڵێن لە ژێر بناغی مزگەوتەکەی ئەمڕۆ مزگەوتی قودس لەسەر و بناغی دروستکراوە ژێر عەرزیان هەموو هەڵکۆڵیوە وای لاتۆ مزگەوتەکە خەریکە ئەتەپێ بەس بۆی بناغەیەکی ئەو پەرستگایە بدۆزنەوە بڵێنە وەڵامە شوێنی ئێمە بۆ ئێوە هاتوون داگیرتان کرد و تا ئێستاکانە ئەوەشیان بوونە سەلمێنراوە ئایا شوێنی پەرستگاکە لەکوێ بوو مەگەر خوا بزانێ بڕۆن مەملەکەت هەڵەنەوە بزانن لەکوێ بوو بەڵام تۆ ئەڵی لە ژێر ئەمەیە بۆ ئەرسان هەموو هەڵکۆڵی ئەوە لە هەموو لایەکەوە ئەرسان کون کردو چونەتە ژێر مزگەوتەکە خەریکە مزگەوتەکە ئەتەپێ و پێشم وا بێ هەر ئەتەپێت هەر ئەی ڕوخێنن چونکە لە هەنگی حەدیثە ئاماژەی تایە حەدیث پێغەمبەر صلی الله علیه و سلم کە دواتری نەسەری دیارە ئەڕوخێندە و دیسانەوە دروست دەکرێت و تعمیر دەکرێتەوە ئەمانە نیازیان ئاوا بێ مەبەستیانە هەر لە فرسەتێکای ڕوخێننەوە مزگەوت تا ئێستا چەند جار بێئەدەبیان بەرامبەرەوە مزگەوتە کردو ڕوخانیوانە و پێم وا بێ ڕۆژێکی ژەچێت بۆیانە چێت سەر چونکە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ عیمران و بەیت المەقدس عمران و بەیت المەقدس خراب و یەثریب لە حەدیثێکە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ هەچ کاتێ مزگەوتی قودس ئاوادان کرایە و مەدینەی شاری من کاو لەبێ دیارە مزگەوتی قودس ئەڕوخێنێ بۆیە تعمیر دەکرێتەوە تعمیر لە دوای چییە؟ لە دوای کاولکاریە بەپێی ئەو حەدیثە بێ ئەوەی لێ ئینسان لێ ئەخوێنێتەوە کە ئەو مزگەوتە
ئەڕوخێندێ و جاری کە دروست دەکەێتەوە پێغەمبەر صلی الله علیه و فەرمێ کەی ڕوخێندا دروست کرایەوە یا کەی دروست کرایەوە تعمیر کرا پێغەمبەر صلی الله علیه و فەرمێ ئینجاڵە مەدینەی شاری من کاول لەبێت کەی مەدینەی شاری منیش کاول بوو هەر بە عالمێ گەورەکە بێت کە پێوتێ مەلحەمە الکوبرا کە ئیشەڵا لە کاتی خۆیان دێنە سەری و ئەگەر ماین نەمردین باسیەکەی ئەمە کورتەیەک بوو سەبارەت بە تاریخی جوولەکە لە پێش ئیسلامە و تاریخی بەیت المەقدس تاریخی ئەو مزگەوتە و ئەو شوێنە پیرۆزەی کە ئەمڕۆ تا ئەمڕۆژ ئەلحەمدولیلا نوێژی تیا ئەکرێ بەڵام لەژێر چەپۆکی تایە جوولەکەیایە و ئەوێ بە هەر شێوەیە بێ بیسەنەوە ئەگەر ماین و نەمردی ئینشاءڵڵا لە خزمەت جەنابتانە لە ئەڵقەی داهاتووە باسی مەسەلەیەکی زۆر گرنگ ئەکەین کە پێم وایە ئەوە گرنگترین مەسەلەیە لە باسی جوولەکە و لە باسی مەسیحەکانیشە ئەویش ئەوەیە مێژووی نووسینەوەی تەورات و ئینجیل ئەم تەورات و ئینجیلی کە لەبەر دەستیانایە و ئەڵێن ئەمە تەوراتەکەی موسای و ئەمە ئینجیلەکەی ئەیسایە سەلامی خوای لەسەر بێ ئەمە تاریخەکەی کێ و ئەم کتابە مقەدەسەی کە ئەمڕۆ مەسیحیەکان و جوولەکەکان بە ملیارات خەڵکی لەسەر و شوێنی ئەکەوێ زانین تاریخی نووسینەوەکەی کێ و چۆن بوو چۆن گەیشتۆتە دەستی ئێمە زانین ڕاستە ئەو کتێبە ئاسمانیانەیە کە خوا بۆ ئەم پێغەمبەرانی ناردووە سەلامی خوایان لەسەر بێ ئەو زەبوران و ئەو مەزامیرانەی لە عەهد القەدیمە ئەمڕۆ لە تەوراتە ئەخوێندرێتەوە ئەڵێن هی داود دەبزانین هی ئەوە ئەگەر ماوی نەمردین ئینشاءڵڵا لە خزمەت جەنابتانەوە لە ئەڵقەی داهاتوە باز دەکەین ئەقول قولي هذا